بارتان باش من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دوای بێنەوبەردەیەکی زۆر دوجار وەزارەتی دارایی عێراق بڕیاری دا موچەی مانگی پێنجی موچەخۆران هێرێمی کوردستان خەرج بکات. بەڵام تاوەکو ئێستا نەکراوەتە سەر هەژمار بانکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕەنگە بەیانی ئەو بڕەپارەیە بخاتە سەر هەژمار بانکی وەزارەتی دارایی عێراق و دەست بە دابشکردنی موچە بکرێت. ئەمە بەشێکی چارەسەرکردنی کێشەکەی لە نێوان هەولێر و بەغدا، بەڵام بەشە گرنگەکەی ماوە ئەویش ئەوەیە کە ئێمە خەریکە مانگی حەوت تێدەپەڕێنین. هێشتا موچەخۆرا مانگی 5 و 6 و حەوتیان وەرنەگرتووە. قسە لەسەرەوەیە بۆ مانگی 6 و حەوت وەزارەتی دارایی حکوومەتی عێراق گوتوویەتی تاوەکو نەوت هەناردە نەکرێت ئەو بڕێشی کە لەسەری ڕێکەوتون کە 120 میلیارد دینارەکەیە نەدرێت ماگانە. دوای ئەلبەتە خەمڵاندنی و لیژنەی کە دێ بزان ماگانە چەنە موچە نانێرە، واتە دەبێت هەردوو لا پابند بن بە ڕێکەوتنەکە بۆی چارەسەری ئەم کێشە بکرێ. خۆگەر لە هەر لایەک پابندی نەبێت کێشە دیسان بۆ موچە دروست دەبێتە. جگە لەوەی کە هەرێمی کوردستان ئێستا پاساوێکی لە بەردەستدایە، ئەویش ئەوەیە کە دەگوترێت بەهۆی ئەو هێرشە درۆنیانەوە بەرهەمێنانی نەوتی کەمی کردووە. گوایە تا ئێستا 31,000 بەرمیل ڕۆژانە بدا بە بەغداد، 50,000 بۆ ناوخۆ بەکار بێنێت. تقریبان بە قسەی ینی دکتۆر فوحسێن لەسەر ئەمە ڕێکەوتون تاو کاتەی بەرهەمێنانەکە زیاد دەکە. ئەمە لە کاتێکدایە ئێمە هەر دوێنێ ینی وێنەی دەیان تانکەر نەوتی قاچاقمان بڵاو کردو کە تاوکۆسا لە هەرێمی کوردستان بە قاچاقە فرۆشرێت. ینی ئەوە نییە کە وەستا بێت و ڕاگیرا بێت. بۆیە دەبێت ئەمە بەڕاستی من ڕەنگە ئەمێوارەیە بە وردی لەگەڵ میوانەکەم تاوتۆی بکەم. ئەوی زۆر بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشیدە پەرلەمانتاری پێشووی عێراق. زۆ بەخێر تەندروستان باشش یاخۆ باش. جەنابەت ئەمێ سەرەتا بۆچوونی جەنابەت بزانم لەسەرم پێشاتە نوێیە خوێنەوەی جەنابتان بۆ ئەم ڕێکەوتنە چۆنە؟ ئەو بڕیارەی ئەمڕۆ درا ینی جۆرێک لە جۆرەکان لە ژێر هەستە کرد فشاران بوو بێ، ئیتر ئەمریکایە ناوخۆیە دراوسەیە عێراق بڕیاریە موچەیە خەرجکە، بەڵام لە 6 و حەوتا ینی دەڵێت ئەگەر ئێوە پابەت نەبن ناینێری. ئەمەوێ بۆچوونی جەنابەت لە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سواس وەستۆ کاک سامان سپاس بۆ کەناڵی زووم. ئەمەوێ هینێک بکەیت خۆت ینی داتا و بەیاناتێک وەرگری لە ماوەی ئەم ساڵات چەند بەرنامەت لەسەر موچە دوڵا زۆر ینی ئەبێ موچە ئەوەندە گرنگی ئەوەندە لە کاتێک هێشتا ساڕێژ نەبووە ئەبێ بەرپرسانی هەرێم شەرم لە خۆیان بکەن کە لە ماوەی ئەم ساڵات چەند باسی موچە و بووجە و ئەوانە کراوە و تا ئێستش کاک سامان ئەگەر نەسی قەرارەکەی مەجلیسی وزەرا بخوێنەوە. بەڵێ تەنفیذاً لقرار مجلس الوزراء 550 لە حەڤەی تەمووز. بەڵێ مشكلة كلمة على يأتي صرف المستحقات بعد التزام حكومة إقليم كردستان العراق بالقرار آنفا بم قراري بيشو بتسليم شركة تسويق النفط سومو الكميات المنتجة حاليا. يعني أبي أم كمياتش كاستهي وهشتاوية غزارة وهريم الله هل أنا هنا كين بالكميات المنتجة حاليا يعني باسي 50,000 كيف يعني من الحقول النفطية في الإقليم واستمرار التسليم تباعا للكميات المنتجة وصولا إلى تسليم الكميات المذكورة. يعني دي سامت قررنا بودو صوصيكا أقر سيدي قرارك بكي أمان فعلا تاهش تهزاركش تسليم نكن وزارة مالية نابي إشعارك أو خوي بو خوي أم برادراني خومان كاك سامان من اللي كان تيجي بس نازن اقدر بلي عربي نازن عربيه زان اقدر بلي خبره وانا نيه خبره وانا يعني ما شاء الله ولا كيو وزير اوانا لكيو لا 2000 لنودو ام برادران لا وزارتان بس بو اونا تشاو بس كان لخلق بو مثلا كان على كانيان
لە 12 شەوە ئەڵێ مەخەوە مژدەی خۆشمان مژدە خۆشەکەی و قەراری مەجلیسی وزەرای ئەی ینی مەبەست ئەوەیە ئێستا ئەوان ینی پێداگریەکەن لە 80,000 بەرمیلەکە قەرارەکەوان نووسراوە کسامان ینی بۆچی کاک دووە فواسێن من گوێم لێ بوتی ئەوان پەنجاکە بۆ ناوخۆ ئەوان ئەڵێن سیەکە وەرەگرن هەمیشە کاتێک کە زیاد دەکات ئێمە هەمیشە کێشەمان لەگەڵ ئەم برادرانە ئەوە بووە ئەڵێن لە ناو قەرارات و نووسینە شتێگەوترێ ئێوە شتێکی زان بۆ نووسینەکەن عراق وەکەوەی کە لە خاڵی پێنجی ڕابردووەوتی ئەمە یەکەم جانێرم موچەنە ئەمە یەکەم جاریان نییە کاک سامان کە ئاواکەن بۆ نمونە با نمونەیەک سادە بۆ باس بکەم لە ساڵی 2015 اتفاق کرابوو لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بە تەسلیمکردنی 550,000 بەرمیل نەوت ڕۆژانە کە عەبادی ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو مانگی یەکەم ڕۆژانە 150,000 ناتهرێم مانگی دووەم کردیان بە 186,000 مانگی سێهم کردیان بە 216,000 مانگی چوارەم کردیان بە 400,000 مانگی پێنجەم کردیان بە 500,000 لە مانگی شەشەمە وەزیری سامانە سروشتەکانی هەرێموتی تر خۆمان بەسەر بەخۆنەوە تەفرۆشین کە لە مانگی یەکەم عەبادی 150,000کە حسابی کرد بای چەندیان نەوداوە بای ئەوەنە پارەی نرد ئەمان کردیان بە هەڵاو ئەوە عێراق پابەند نابێ کە ئێمە چوینە وەختە من بڕاردەری لیژنەی مالی بووین چین بۆ لای سەرۆکی حکوومەت و زۆر قسە کرا کە بێ ئیلا حزورتان هەبێ منیش پێم خۆش بوو کە ئەوەی کە هەیە ڕوونی کەمەوە بۆ ئەوەی نەوەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێزنێکی لەبان بەرزانی هەڵەت تێگەێنرابێت چکەم زانی بە هەڵەتیان گەیاندوە دوان ئێمە ئیتفاقمان وا کردووە ئەوە عێراق نەبێت کە چوین بۆ لای وتم کاگریر لە نەسی موازنە ئێوە ئەو ئیتفاقەی کە کردوتانە نەسەکەی چۆنە ئەوە من نەسەکەیم دی بوو لەسەر وەرەقەی یەکێک لەو شەریکانەی نزیک لە دەسەڵاتی سیاسی نووسرا بووە بە موسەدە عادل عەبدولمەهدی هێنای قەدەرەن من مقرری لیژنەی مالی بوو لەگەڵ ئەحمەد چەلەبیا دانیشت بووین ئەو لە بینمانە بوو ئەوە سەیری وەرەقەکەم کرد بە مسۆدەیەک لەسەر وەرەقەی شەریکەیەک لەو شەریکانەی کە ئێستا نەوت پاڵاو دەکەن وتم کاگنێژی نەسەکە نووسراوە 550,000 بەرمیل ڕۆژانە بە عەرەبیەکە نووسراوە 550,000 بەرمیل نفت يوميا للغة العربية يعني مفعول مطلقا لبيان عدده يعني أبي أو عدد تسليم كويتية ما وين بيانوتين إما يتفاق كمان معدل بوا زوبا كماتا أما بيبقى ما أو نتيجة كماتا أم برادرانا كلا بغاش تيغنو سن نايخوينو يا كيخوينو ينشتكي تربى خلق لين زور باش إساج يعني كاج أحمد كيشيكي لهريمي كردستانا يعني ئەمەیکە ئەچێتە ناو مەفاوەزات یا ئەوێ دانوستان کا لەگەڵ بەغدا وەکوی کە جەنابەت باسێکەی ینی لە دوو ڕۆژی ڕابردووە خودی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان ینی ئەو خاڵی پێنجە پێیان وا بوو کە زیادە کراوەتە ناو دانوستانەکە ینی لە دەروی ڕێکەوتنەکە بووە کە دەڵێت هەتاوەکو نەوت ڕادەسی سۆمۆ نەکەن و داهاتی نانەوتی ڕادەست نەکەن ئێمە موچە نانێری ئایا ئەمە وایە یا ئەم ڕێکەوتنە هەروە بەو شێوە هاتوو ئێستا ئەوان کە دەتوانن ناتوانن چارەسەریکەن دەڵێن زیاد کراوە بڕیارەکە کێیدا کاک سامان بڕیارەکە مەجلیسی وزەرایدا چۆن ئەم بڕیاری 81,000 بڕیارەکە مەجلیسی وزەرا بە قەراری 550 داوێتی بڕیارەکەی تریش قەرارەکەی مەجلیسی وزەرایە دوایەوەی تەفاهومەکان لە هەرێمە بردووە بۆ بەغدا بەغدا لەگەڵ وەزیرە کوردەکانە مناقەشە و تەلەفۆن و تەلەفۆنکاری بەڵێ هەرێم ڕازیە لەسەرەوە کردوێتی بە قەرار پارە لە وەزارەتی داراییەوە بە قەراری مەجلیسی وزەرا سەڵفەکرێ سەلاحیەتی سەڵب لای سوودانیە سوودانی ئەم فەقەرەیان لە ئاخرۆ اینجا وەزیرەکانی کورد نەیان بینیوە نەیان وتووە بە واتەوە زیاد کراوە لە مەجلیس وزەرا نانا هەر مەجلیس وزەران لە ئاساسۆ قەرارەکان وە بۆ توێ سیقە و متمانەمان نییە موچەیەکتان بینێ و دوای دیسان دەستکەنەوە بە مماتەڵە نەو تەسلیمەکەی پارە دێت نەو تەسلیم ناکەی پارە نایە وەکو ئەمە کاک سامان یعنی لەمە وازەحتر بڕوان ناکەمە بێ ئەڵێ ئاباد و جار بیکەن وەیەتی صرف المستحقات صرفکردنی شایستەکان بعد التزام أما إيتر نصيك أو شوار كلمة عربية خوان أزانية بعد التزام حكومة أقليم كردستان العراق بالقرار آنفا
بەم قەرارەی پێشوو تا التیزام نەکە ئەوان بۆیان نییە صرفکەن بۆ چونکە ئەڵێ الكميات المنتجة حاليا ئەڵێ ئەو بڕێی کە ئێستا دەرەهێنێ باسی 50,000 ناکە ئەم برادرانە یەکسەر ئەڵێ ئەو 80,000ەکە ئەمجا چاوەڕێشەکەوە زیادکە نەکەر ئەڵێ لە هەفتەی ئایندا زیادەکە ئەمەڵێ نا بۆ ئێستا پاساوێکی تریان چی بوو ئەڵێ ئەی بۆ تا ئێستا نەکردوڵێ آخر ئەوان ئەو 80,000 50,000 بگەڕن بۆ هەرێم 30,000 30,000 ناکرێتە بۆریوە فەنیات و تەکنیکات 30,000 نانێرێ بۆیە ئەبێ حکوومەتی هەرێم ئەو برادرانەی کە لە بەغدان وازح مامەڵە لەگەڵ خەڵکا بکەن بڵێن ئەم 80,000 هەموویە بێت تەسلیم بکەین یا بە حکوومەتی هەرێم بند هینێکەیە بۆشاییەک هەیە لە نێوان قسەی وەزیرە کوردەکان لە بەغدا لەگەڵ تێگەیشتنی حکوومەتی هەرێم لە هەولێر بۆیە هەمیشە کاتێک کە ئیتیفاقەکان بە زمانی عەرەبی ئەنووسێتەوە ئەم برادرانە با بڵێن وردەکاری تەفاوز لە ناوی نەکادانانێن خەبیری لوغەوی نانێرن بۆ ئەوەی بزان خەبیری قانونی نانێرن بۆ ئەوەی بزانێ ئەم نەسە مەتاتیانە کاک سامان با یەک قەزیە بۆ باسکەم من یەک پرسیارکەم لەگەڵەوەی خۆتا ئێوە حەزەکەن کێشەی موچە چارەسەر بێ بەتەکید چکە زۆر جای وەمانان تۆمەتبارەکرێن ئەڵێ حەیوە حەز ناکەن ئەگەر بۆ نمونە یعنی کاڵم ئێوەمانان کۆمەڵێک کەسن کە گویا دژی ئەوە قسە ئەگەر ئەمە نەمێنێتن ناتوان قسەکەن یا بانگەشەی هەڵبژاردننی خۆتانکەن ئەمە بۆ بانگەشە ئەم قسانە ئەکەن دژبارەی پرسیارەکە پێچەوانە بکەمەوە باش کاک سامان تۆ ئەگەر بە دوای ڕاستیان ناگەڕێی بۆ ئێمەمانان بانگەکەی ئەگینا مەسەن کادرێکی پارتی بانکەی ئەڵێ بۆم باسکە کادرەکەی پارتی ناڕاستیەکەەوە پێڵێ تۆ بە دوای تۆش عەوداڵی ڕاستیەکەنی بە دڵنیای خەڵکی ژیانی بەڕاست دە بڕۆ سەیری ئەو ئیسیفتایانەکە لە ناو پەیجەکان دروسە بێ با ئێمە قسەکەین برادرانی پارتی وەکێتیش قسە بکەن بزانە خەڵک متوانێ بکەن بۆ چونکە ئێمە لە 2015ەوە ئەڵێن ئەمەی هەرێم ئەیڵێ وانە ئەوەی عێراق ئەیڵێ قانون و نەستان بۆ دانێ پابند نابن بە نەسەکەوە ئێوەن خەتابار لە 2015 نووسراوە کاکسەمە في حالت ئەها لەکەوێ دەست پێکراوە تحدای هەموو بەرپرسانی هەرێمەکەم نسراوة في حالة عدم التزام أي من الطرفين سيكون الطرف الآخر في حل عن التزاماته ماليا أو نفطيا الله لها الحالتك ل 2015 من نساوة الله لها الحالتك يكيق لو دو طرفه التزامي نكر طرفي مقابل بو هي التزام نكا أو التزام مالي بي يا نفطي بي ماليەکە چییە داهاتە ناوخۆیەکە نفتێکە لە 2015 عراقم نەسانە نووسێ هەرێم 10 ساڵە تێنەگەیشتۆ لە نەس ئێمە زۆر جا عێراق ینی تۆمەتبارەکەین بەوە کە خەڵک برسیەکە ئەوش التزام ناکە ینی بۆ هەموو خەتاکە خەتای هەرێم بێ کاک سامانجان ئێمە شتێکمان هەیە ناوی دەستورە تەرجمەی ئەم دەستورە لە قەوانی ناکراوە ئەم قانونانە بۆ نەکبەتی ئەو کاتێک کە تەمریر کراوە و تەزدیق کراوە و ئیعادە تەشریع کراوەتەوە دوو وەزیری پارتی وەزیری دارایی بوون لەم قانونانە نەسەکان وایە کە ئەبێ نەو تەسلیم بکەی داهات تەسلیم بکەی بڕاتەوە خەزیێنەی گشتی ئەم جارەکانێ شایستە ئەنێرێ هەرەوە ئینفای فعلیش کە جەناب زۆر باسیەکەی ئەوەش یەکێکە لە ئەوە نییە کارەساتەکان کاک سامان ئەو مەسەلەی ئینفاقی فعلیە بەشایەتی هەموو سەرۆک فراکسیۆنەکان بەوەی پارتیشۆ لە ماڵی ئارامی شێم هەموو ئەتوانن جارێک ئارام ببینی بە وەزیری دارایی کاگۆشار زێباریمت کاگۆشار کەلیمەی ئینفاقی فعلی زۆر خەتەرناکە هەرێم تووشی گەورەترین کاریسەیەکە وتی مامۆستا ئێوە تێیپەڕێنن وەکو پەرلەمانتار سەرف عایدی من ئەوە هەر ئەوانەی کە ئایان کەم بەشایەت مردوونین تا بڵێ کابرا نەفرێکە بۆ هەمیشە مردوویە کرد بەشایەت من زیینوەکانە بۆ ئەەکەم بەشایەت کەوتم ئەم ئینفاق فعلیە کاریسە دروستەکات چونکە من لە ناو لیژنەی مالیا بووم لیژنەی مالی نوێنەری هەموو حیزبە سیاسیە شیعیەکانی تایە کەلیمەی ئینفاق فعلی دوای مناقەشەیەکی مستەفیز اینجا گەیشت بۆ ئەوەی عەبادی لە هینەکا بنووسێت چونکە عەبادی پیاوێکی زۆر بوو هەر مناقەشە لەگەڵا کرد دەستێ کرد بەخەڵێ و حاسبەکەی دەرێ نابزانێ چەند نەوت بنێرن چەندێ قازانجێتی و چۆنە و چیە ئەوانە بۆیە ئەوان لە ڕووی تێکستۆ نەسی قانونی هەم لێ هاتوون
هم للروي التزامه اوان ابي اوان قرارك هذا حريم دوايشتكا قرار لاي اوا بالا بوي هميشه توشي ام درد سريه بين ايش جو قرارك مجلس وزراء كخن مو بو جنابتو بينران باشە زۆر جار کاک ئەحمەد ئێمە اینجا تووشی با بمسەرەوەی ئیتیهاممانەکەن کاک سامان ئیتیهامکردن بەلاشە بەس لە 2015 من پەرلەمانتار بووم فەرموو تەحەدایانەکەم چ قسەیەکم وتووە و ناڕاست بێ پێم وتون کاکە ئەم نەوتەتان لێ ئەسەنن لیان سنن پێم وتون بوجە کێشەی بۆ دروستە بێ بۆی دروست بووە پێم وتووە ئێوە کاک سامان پرسیارێ لە بەرپرسانی هەرێم بکەین نانەوت نەوت دەرێنین هەموو شتێک ئاسایە بێ دەیان پۆستیان لەسەر نەکردی وتیان کوان ئەوانەی کە ئەڵێن ئەگەر نەوت ڕادەستکەن هەموو شتێ دێ ئێوە نەوتیان تەسلیم کردووە تا ئێستا نا تازەیت خەری کرد ئێستا ئەویش 1,000 ماوە هێشتا تەسلیمش نەکراوە هێشتا تەسلیم نەکراوە کەواتە ئەوەی ئێمە ئەمان و جا بە هەر لەسەر ینی ئەبە ئەوە تاوکە ئەوەی ئێمە ئەمان و لە 2015 ئەمان و نەوت تەسلیم کەن ئێمە شەڕی بوو جە و موچایەکەین نایەڵین ئێوە ئین بکەن ئەوە تا ئێستا نەداهاتی ناوخۆیان تەسلیم ئەمە یەکەم جارە داهاتی ناوخۆ 120 ملیارەکە تەسلیمەکەن ئەڵێ 2 ملیارشی تاکەزاریە نازانم دەبە 12 کراوە پێنجی و تاکەزاری جا من هەر لەسەر ئەو قسەی ئێوەمانان و با من وای لێکەم ینی پرسیارەکەم واکەم لە حەت تەنانەت لە نێوان پارتی وێچێتی ینی ڕەنگە جەنابە داگاداری هەفتەی ڕابردوو بۆ نمونە میدیاکانی یەکێتی کاک پاڤڵیان کرد بە پاڵەوان بۆ چارەسەرکردنی کێشەکە لە بەغدا بوو وتیان ئەبووە بە قسەی ئەوان شەمە و یەکشەمە موچە باتە هەست ناکەی ئێستا ئەم بە پاڵەوانکردنە لە نێوان خۆشیانە شکست بە یەکترێنن یعنی قسەیەک ئێستا لەسەرەوەیە کە دەگوترێ ڕەنگە پارتی هەر خۆی بۆی کە کاک پاڤڵ نەبێتە پاڵەوانی چارەسەرکردنی کێشەکە ئەم چەند ڕۆژە ئەرقەلەی دروست کرد بێت و ئێساوە تاڵێ کاک دوکتۆ فواسیێن و بۆنوە پارتی تا ڕازی نەبێ ئەم کێشە چارەسەر نابێ کاک سامان من خەڵک لەم نێوەندەدا بەس خەڵک زەرەکە من تۆ شارە زورین بەڵێ ئەم سراعی بینی پارتی و یەکێتی و ئەم شکاندنی یەکترێ ماڵ و پیاوی شارە زور تێگالی کە پارتی فعلەن لەبەرەوەی ئەم قەزیە سەرۆکی یەکێتی پێشنیارەوەی کرد بچێتە بەغدا تا تەفاومەکە دروستکە فعلەن چووەتە بەغدا و ئەوان دەستخۆشیان لێ کرد بە زانیان مەسەلەکە بوو بەڕاست چونکە قەناعەتیان وا بوو نابێ بەڕاست زانیان قەزیەکە بوو بەڕاست اینجا هاتن چۆن گرفت دروستکەن پر ئێستا گرفتیان لە شوێنێکی ترۆ دروست کردووە لە تورکیاوە گرفتیان دروست کردووە ینی پێ دوایە ئاخر نا تورکیایە هانی پارتیان ڕێنەکەویا پارتیە ئەوێ تورکیا ئەمەی زین و کردوتەم ڕێکەوتن مەساڵحی مشتەرەکەیە مەساڵحی مشتەرەکەی بەس ئەمانیانزانی لەو ڕۆژە من ئەمود بۆ ئەم قەزیە ئاوا مماتەلە پێەکەن ئللا شتێکەیە بەس نەمەزانی چییە کە ڕەجەب تەیب ئەردۆغان بڕیارەکەی یا کەیتن نەوت لە ڕێگەی بۆری ئەوە ناڕوە اینجا زانیم ئەوە قازانجی تورکیا لێات چیە ئەوەی بە قاچاق پێی بگا بۆ نایە بە ڕسمی ینی هەرزانترە چونکە ئێوێ بیکا بە مەرج بۆ سەر عراق چونکە ملیارێک و 400 ملیۆن دۆلاری لایە لە مەسلەی ئایسیسیا قەزیەی ئەو دەوڵەتانە دائیمەن بۆ فرسەتی ئەگەڕێ کە بەرامبەرەکەی بینێ ئێمە بەکارێنێن خۆلیا بەس ئێمە زەرەر کێشەکەی ئێمە ئەوەیە کێشەکەی ئێمە ئەوەیە ئەڵێن ئێوە پشتگیری لە عێراقەکەن ئەگینان کاک سامان ئێمە ئایا شایستەی ئێمە لای عێراقە یا لای هەرێمە لای هەرێمە هەموو دنیا زانێ لای هەرێمە کەواتە هەرێم معەرقلی ئەساسیە هەرێم نەود نادا هەرێم داهاتی ناوخۆ نادا نەمانە ئێمە ئەو مەجموعەی کە ناوبانگمان هەیە نەوت تەسلیم بکەن ئێستا من سوورم لەسەری ئەڵێم کاکە نەوت تەسلیم بکەن وەزعەکە چاکە بێ ئێستاش نەوتەکە کە 400,000 بەرمیل بوو نیانە کرد بوو بە 230,000 هەر نیان کرد ئێستا بۆتە 81 هەر نایکەن جابا من هەر لەسەر مەوزوعی نەوت یان ئێستا ئەو گرفتە لەوە دروست بووە کە گوایە بەرەمێنانی نەوت بەهۆی لێدانی درۆنەکان و کەمی کردو بەڵام باش من با پرسیارەکەم بۆ جەناب ئێمە ڤیدۆمان بڵاو کردووە تەسمیان کە نەوت هەر بە قاچاقە ڕوە یعنی ئەمە چییە ینی بەڕاستی ئەمەیە تێم بگەیری تۆ ئەوە تێبگە خۆ ئەگەر نەوت نەبێت چۆن بەتان کرد بە قاچاق پارتی و یەکێتی تا ئاخری لەحزە تا ئاخری لەحزە مقاومەی ئەوەکەن بۆی زەوترین سەرمایە کۆکەن ئەگینا بڕۆ یەک سەفەر بکە بۆ ئەو پێنجوێنە لە حاجی عومرانەوە سەیرێ بکە لە ڕێگەی برایم خەلیلۆ سەیر بکە ئێستەش نەوت هەر ئەڕوا بۆ وڵاتانە بە قاچاق ئەڕوا یعنی ئەمان دڵنیا بە 100 ئیتیفاق بکەن
نەوت هەر بە قاچاغ ئەفرۆش یخۆ عێراق ناتوانێت پۆلیس لەسەر هەموو مەرزەکان دانێ باشە قسەی لەسەر ئەمە هەیە کە بۆ نمونە ئەوەی کەیوە داوایەکەن ئێمە هەموو نەوت ڕادەسی بەغدا بکەین داهاتی نانەوتیان بینێ یخۆکێ ئەم وڵاتە بەس بە موچە بەڕێوە ناچێت ئەی پشکی کەمانێمە بەتەکیید پشکمان لە بوجە چییە پێ بوجە چەند بەشێکە ئێمە ئەڵێ بۆ 2024 منینەکەم لە بەردەسایە خەرجێنێمی کوردستان 20 تریلیۆن و 910 ملیار و 463 ملیۆن و 950 هزار دینار ئەوە تەختیتیە ئینفاق فعلەکە ئالەوا دەرەکەوێت عێراق چەندی سەرف کردووە بۆ یعنی 11 ملیاری ناردی بێ لەوەی دەرکردووە لەوەی دەرکردووە بڵێ ئێ باشە خۆ لەوەشی دەکای من 9 ملیارمان ماوە نا آخر 9 ملیار ماوە ئایا لە ئەساس ئەوەی کە تەختیت بووە جیاوازە لەوەی کە سەرفی کردووە مەسەلەن ئەم مانگە لە ناو تەختیتە بودجەی عێراق چەندێکە 211 تریلیۆن 211 تریلیۆن تەقسیمی 12 مانگی بکە هەموو مانگی نزیکەی 15 تریلیۆن عێراق خۆی 15 تریلیۆنی سەر نەکردووە مانگانە 8 تریلیۆن 10 تریلیۆن هەر ئەوەنە لەو 10 تریلیۆنە دێ حاڵ کە حاڵی باقی عێراق کاک سامان ئیتر خۆتۆ کوڕیسێ لە باخەڵ نیت بڵێ وەڵام من لەسەر تەختی دەمەوێت تازە بۆتە ئینفاقی فعلی و وەزیرەکەی تۆیش ڕازی بووە لەسەری بۆ یە کاک سامان پرسیارێکی تر پرسیارێکی تر برادران کە نەوتیان دەرهێنا و ئەو وەکو سوکانی عنتەروا بوو ئەو سوکانیان کردو ئیتر قەناعەتیان وا بوو ڕەفاهیەت بۆ کوردستان دروستە بێ ئێستا نەوتەکە کە قەرار بوو بیگەێنە ملیۆنێک بۆ تا 80,000 باشتر وانە بۆ ئەم نەوتە لە ژێر زەویا بمێنێتەوە بۆ جیلەکانی مالکی شوازام داوای لێ کردبوون ئەو کاتە 2004 نەک مالکی نوێنەری ئەمریکا داوای لێکردن هەموو دنیا داوای لێکردن با واز بێنن لە دەرهێنانی ئەم نەوتە هەڵی گرن بۆ خۆتان بۆ ئەوی نەبێتە گرفت لە نێوانمانە ئێوە بوو سکاڵیان لە محکمەی اتحادی تۆمار کرد سکاڵیان لە غرفەی تیجاری پاریس تۆمار کرد بەزەم برادرانە ئەیانەوێت تا آخر لەحظە ئەو نەوتە بە قاچاق بفرۆشن بۆی گەورەترین سەرمایە پێکۆکەنەوە ئەگینا خۆ ئێستا ئەڵەن تەنها 80,000 بەرمیل ئێستا ئامادەی بۆ پێشتر ئامادە نەبووی ئەمە لە بیدایەتی ساڵۆکەم کە کەوتیان سیارەکە ڕێکەمەیە ینی ئێمە سێ مانگە جیرۆدەین بەدەست ئەم ڕێکەوتنەوە موچە نانێڕێ کە تۆ هەر ڕازی ئەبی بۆ بیدایەت ڕازی نابی ئەم هێرشە درۆنیش نابوو بۆ چونکە ئەمان ئەیانەوێت تا آخر لەحظە ئەو پارێ بچێتە حسابێ و دو حیزبە سیاسیە ئەی خەڵک ئەوان کەی مشکلی خەڵکیان بووە ڕۆژێک لە ڕۆژان پێم بڵێ ئەو هێزە سیاسیانەی پێگەێنەری حکوومەت لە هەرێم خەمی خەڵکیان بوو بێ کە تووشی ناڕەحەتە بێ کاک سامان بۆ لەسەر پۆلیسێک پارتی وێکێتی لە بەغابێ بە کێشەیان بەس لەسەر بووجە و موچە ئەوە 80 ڕۆژە مشکلانێت تا ئەسێش نەوتەکە تەسلیم ناکەن داهاتی ناخۆن بە یەک مقارنەی زۆر ئێستا 120 ملیاریان تەسلیم کردووە دوێنێ و پێرێ 50 ئیدارەی ئەم لە 70 ئیدارەی ئەو لە دوو ئیدارەیە خۆ ئەوە حاشاڵ نەگرە ئەم 120 ئەم مانگە هەیانە لە ئەنجامی چی بووە داهاتی ناوخۆ ئەم داهاتی ناوخۆ ئەم مانگە لەگەڵ مانگەکانی پێشوە داهات لە کەمیە یاوردەوردە زۆر بووە کوانەڵەن کەمی کردو کەواتە ئەوەی مانگەکانی پێشوو زۆر زیاتر بووە لە 240 ملیار ئەی ئەو مانگانەی تر چی لێ هاتۆ پارە ئێڵێ بۆ خەرجی وەزارەتۆم حکوومەتە خۆ بە موازنەم باتێ بزام چی لێ بۆ نوۆنە پرۆژە کراوەتەوە بماتێ موازنەم باتێ بڵێ میزانی مراجعی من تقریری حساباتی ختامین باتێ لە موازنە بیا بە خەڵکو لە پەرلەمانەکە باسی بک بڵێ ئەوەنەم بەدەستێناوە کاک سامانگیان ئەو لەلایەکۆ ئەپارڕێتەوە بۆ موچە لەلایەکۆ پرۆژەی ئاوی هەولێر و نازام کوێ ئەلانەکە ئەمان خۆیان نەخەنەوە بە درۆ ئێوەڵێ سەرمایهدارێ لەسەر بودجەی خۆی کردوێتی ئەم یان چۆن خێر و سەدەق خێر و سەدەق ئەخر سەرمایهدار ئێسا بە وێنەکە ڕوونترکەین ئێسا پاتوێکێتی فێر بوون پلانیشان هەروایە کە پرۆژەیەکە کاتەوە سەرمایهدارێت لە بریەوە هیچی تێ ناچێت زەویەکی نابێن زەویەکی هاتێ لە کاتێکا پرۆژەکە خۆشی شەریکێتی
ئەوە من نازانم بەس ینی مەبەستم ئێستا ئاوایە زۆر ئێستا خۆ ئەگەر زۆربەی من حتا بەرپرسێکی پارتی میوانم بوو وتم ئەم پرۆژانش کە ئەکرێ بە ئەندەرپاست و بە شەقام و قیتاوکردن و ئەمە هەمووی کۆمپانیایکە خۆ لەسەر بودجێ حکومەت نیە لە بری ئەوە زەویاتێ یا پرۆژێکاتێ ئەو زەویەیەکی خەڵکە ئەو زەویە پێوترێ ئەملاکی عامە ئەمان خەنجەر لە کان لەو پرۆژانەی کە لە سلێمانیاکرێ هەمووی بە ئستثنای ئەوەی ئەندەرپاسی فاروقی مەلام سەفا کەوە لەسەر بودجەی تایبەتی خۆی کردێت و بەبێ مقابلە 7 ملیاردی تێچووە ئیتر ئەوانی تر مڵکی خەڵکە هەر ئەیدەنەوە بە من مەبەستم ئەو مەسروفاتە بۆ خەرجیان مەسروفاتیان حکومەت قسەکە لە سەرمەیە مەسروفاتیان نییە چونکە ناڵێ مەشارع جێبەجێەکەم ئەرزەیاتێ ئەرزەکە ژەری خەڵک ئەرزەکەی حکوومەتە فەرقی چیە ئەرزەی ئێمە لە مالا دووشتمان هەیە مالی معنەویمان هەیە مالی کاشمان هەیە مالی معنەویە داتێ ڕسمالی معنەویە داتێ کە ئەرزە کە ڕێگەیەدا ئیسtismار بکا کەچی لە کاتێکە کۆمپانیاکان سامان بۆ کەس هەیە گومانی لەوە هەبێم کۆمپانیا عملاقانە زۆربەی پشکەکانیان هی پارتی وێکێتیە بۆ کەس ئەتوانێت پرۆژەیە گۆرگێ ئەم دوو هێزە شەریک نەبنتەیە یا کەسانی ناو ئەم دوو هێزە شەریک نەبنتەیە لەبەر ئەوە کاک سامانجان کە ئێمەمانان ئەڵێن سەبەبی ئەساسی حکوومەتی هەرێمە کە نایەتە ژێربار و بۆتە هۆی بڕینی قوتی خەڵکو و موچەی خەڵک لەم داتا و بەیان باشە خۆ لەمەیشە یعنی دایم گلەیەکیش لە ئێوەمانانەکرێت دەگوترێت لە جاتی ئەم قسانە ئەبێ بەڕاستی ئەمە بە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقیش بڵێن لە جاتی ئەمانە سزابە بۆ خەڵکی هەژار و خۆر سزایە بۆ توانای نییە بێت سکاڵا لەمانە بکات بڵێ کاکەیەوە نەوتە بن داهاتی ناوخۆ بن بێنە ئەمانم بۆ بگەڕێنە هەندێک قەزایە هەیە کاک سامان ئێستا هەرێم ئەمری بالقەبز بۆ ڕئیس وزەرا دەرکا عێراق چی ڕووەدا هەرێم بیکایە نا بەغدا چی ڕوویە یعنی ئەبێتە یەک مەسئلەی مزایەدەی قەومی و ئەوە وایان کرد و عێراق ناوێ قەزیەکان واتە بەرژەوەندیە سیاسی ناوێ قەزیەکان بە ئاڵسکە چکە ناکرێ دەوڵەتە مەرکەزیەکە بێت لە ئەقلیمەکە ئەمری بالقەبز بۆ ئەینەکان کە قەزیە عێراق هێشتا نەمەیوە ئەوە ئەسپانیانیە کەتەلۆنیەکانی هەموو حکمدا کە هەڵسان بە ڕفراندۆم یخۆ قەرار دەرچوو بەڵام ناکرێت جێبەجێ بکرێت بۆ چونکە ئەمە تەداخلاتی ئەقلیمی هەیە تەداخلاتی دەولی هەیە بۆ ئەم موچەی کە لە بیدایەتی بەرنامەکە باسە کرد عێراق بە خۆشی خۆی نردوێتی موافقەتەکەی کردو شاری ڕاستە ئەمریکای لەسەر بووە شاری نەک ئەمریکا دووەلی ئەقلیمیشی لەسەر بەرەوەی ئەوەی ئەکرێت لە بینی هەرێم و بەغدا مرونەت ئەنوێنێ هەموو جارێک زۆربەی فشاری ئەقلیمی و دەولیە ئەی بۆچی ئەوان شار لە هەرێمیش ناکەم بڵێت توش پابندمە پێی ئەڵێن بەس جێبەجێ ناکە خەتی قسەکە لەسەر مێخۆ ڕەشەکانی ترم پیشنهادەسن کاڵێنەوەی قاچاق ناردوون پێی ئەڵێن من لەگەڵ یەکێک لەو دیبلۆماتانە دانیشم ئەو من لەم هەرێمەی ئێوە تێناگەم ئەڵێ ئەم کێشەی لە بینی من و بەغدایە 100% خەتای بەغدایە ئێوتی عەلە لەقەڵ بڵێن 1% 2% چوزانم 5% 10% خەتای ئێمەشی تایە ئەو ئەڵێن ئللا ئەم کێشانە خەتای بەغدایە من هینێکم هەبوو کاک سامان جار سەفەرێکم کرد بۆ ئەمریکا برای بەڕێزم کە ئێستا سەرۆکی زانکۆی ئەمریکیە سیمینارێکی مێزگدێکی دروست کرد و 9 مؤسسەی ئەمریکی هاتبوون 9 مؤسسەی ئەملاق ئەلبەت من نەمەزانی دوای کە قەزەکان باسی بینی هەرێم و بەغدا عینەکەی من لەسەرەوە بوو دوای لێم پرسیوتم تەقیمیان چی بوتوی یەکەم جارە کوردێک دێ ئەڵێ لەم کێشە خەتای هەرێمیشی تیا و خەتای بەغداوتی ئەگینا چیمان بینیوە لەو دوو پارتە سیاسێت دەسەڵاتدارە ئەڵێن لە ساسە خەتای عێراق لە کاتێکا کاک سامان ئەوە قانون ئەوە دەستور ئەوە واقع زۆر باش ئەگەر ئێمە بین ئێستا گریمانەمە مانگی 5 ئەمە مانگی 5 ئەمە حەلە بێ ڕەنگە بێ مانگی ئێمە 6 و 7 چی بکەین مانگی 6 و 7 ئەگەر درۆنەکان نمێنێ نەوتەچێتەوە ئینتاجی خۆی ئەبێ ئەو نەوتە تەسلیم ئەخرەڵە خەسارەی یاوە نازام خەسارەکە ئەوەیە کە نەوت ئەفرۆشن پارەکەی دیار نییە کە ئەوەستێ ئەڵێن 25 میلیارد دلار زەرەرمان کردووە ئێیا ئەمەیان 25 میلیارەکە درۆیە
یا ئەمەی کە خەسارەتەکە درۆیە ئێ بۆتان نەوتەکە فرۆشن پارەکەی دیار نییە ئەی بۆ کە ئەبێتە زەرەر پارەکە دیارە و ئەیەن بەسەر خەڵکی قوڕ بەسەرە بۆیە مانگی 6 و 7 کە برادران ئەڵێن دێت ئللا بە نەفسی قەرارە ئەو قەرارلا بێن نەوت ڕادەستکەی قەرارەکە لەگەڵ ئەو داهاتینانە و لیژنەیە دوای هێنجا سیرەکە لە چیایە من لە یەکێک لە مقابلەکان ئەوتم حکوومەتی هەرێم دوجارە بێتە جابی پاس هەیە جاران لەو هینەکانە پاسە گەورەکانە یەکێک پارەی کۆ کردو ئەو هەموو زەریبەی کە لە خەڵکی سەنن ئەبێت تەسلیمی عراقی کردنیوی جا سەیری ئەو میلەتە چەند قوربەسەر لە چه حکوومەتێکی تەنانەت لە مەوزوعی ئەو 50 بەرمیلەی ناوخۆشە کە بەکارێنە لە بێ داهاتەکەی بگەڕێتەوە ئەوە داهاتەکەی گەڕێتەوە ئەم جارەکانێ ئازا ئەو کوڕەیە ئەم جارە لە خولی ئایندەی پەرلەمان ئیشەکە لەسەر ئەو 50,000 بەرمیلە ئللا ئەبێ خەڵک بنزین وەکو عێراق وەربگرێ بنزین بۆ من لە سلێمانی بە 1000 بیکڕم کە لە عێراق بە 500 ئەوەندێ زۆر باش من ئەبێ ئەوە بکرێتە پرۆژەی ئەوانەی کە ئەچنە بەغدا ئەخر ئەو کاتە متمانە بێ بۆ نمونە برادێک میوانە بوتی خۆ عێراق هەموو ڕۆژە بە تانکەر بانزی نانێرێ بۆ سلێمانی و هەولێر و توزانم حاجی و مەران ئەی لەو پێش بۆی نردوو مشکلە نەبوو ئەی بۆ تەواوی محافظات بەڵام پێویستی بەمەیە بە تانکەربینێرە خۆیان لە ناو پاڵاوگەکان یاریمی کوردستان ئەو نەوتە ڕادەستی عێراقی ژیانی بەرامبەر هەر ئەو نەوتە ڕادەستی دوو پاڵاوگە سێ پاڵاوگەکە کە ئەو پاڵاوگانە لە ئاساس نەوتیش بە عێراق فرۆشت نەهی عێراق بوو دوایی فرۆشتیان بە 35 میلیۆن دلار هەر تەسلیمی ئەو نەوتەیەکا و ئیشرافیەکا و لەوەش بەشێک هەرە دەزرێ یان دڵنیاوە اینجا بابێ مەسەر عێراق بۆی نەڵێن هەر قسە لەسەر هەرێم لە بینی بیر تا مەسفا ڕۆژانە 200,000 بەرمیل نەوتە دەزرێ لە عێراق 200,000 بەرمیل نەوتە دەزرێ ئەمە قسەی قسەی عەدنان جەنابیە سەرۆکی لیژنەی تاقە لە خولی سێم لە لیژنەی مالی کردوێتی مەسئولم لەم قسەیە عێراق شامی شەریف نییە عێراق نەوتە دەزرێ بەڵام کە ئەدزرێ میلەتەکەیش بە 550 بۆیە ئەبێت ئەو 50,000ش قسەیەکی لەسەر بکرێ ناکرێ ئەم برادرانە بۆ خاتری کۆمپانیاکانی خۆیان ئەو 50,000 دابنێن بۆخۆن ئەوە نەوتی میلەتە عێراق ڕۆژانە ئەو کاتێک کە من لەوێ محسایاتی تا و کاتێ ئێمە لەوێ بووین لە لیژنەی مالی ڕۆژانە 620,000 بەرمیل بۆ ئستێهلاکی مەحەلی بەکارێنە بۆ ناوخۆ ئێستا بۆتە 740,000 یعنی نزیکە بێتەوە لە 1 ملیۆن بەرمیل نەوت ئەبێ لەو حسەیە من ببمایم لە لیژنەی مالیە ئللا گەورەترین لۆبیم دروستە کرد بۆ ئەوەی ئەو نەوتە ئەبێ ئللا ئەو حسەیە بدرێتەوە بە هاوڵاتیان بۆ نادرێتەوە لەوێش نانا لێرە ئەوەی دێتەوە بە زەمەی ئێرە ئەو 50,000 ئللا بێ حکوومەتی هەرێم ئیلزام کرێ کە بنزین و نەوت بە سعری مەدعوم بابە خەڵک لەو 50,000 ئەی بۆ هەرێمیانی ئەوە نەپێداگرێت لەسەر ئەم کۆمپانیەکانی خۆیەتی تیجارەت بۆ خۆیەکەن کەسابەتێتی چۆن کەسەیە دژی کەسابەتی خۆی ئیش بکە سامانگیان ینی لەبەر بە ژۆندی کۆمپانیا حیزبەکان ئەمە گلایەتەوە بەتاکید ئەگینا تۆ قەنات وا بێ کە ئەمە لەبەر ژینگەیە ئەو بنزینە کوالیتی باشەمانەیانێ وڵا خراپە کوالێتێکی من بیرم نییە بەخوازان 5-6 مانگ پێشە سەبوارە ئەو مقابلەیەکمان کرد بەیەکەوە وتم پێشنیاری تەسەورەکەی لەم ساڵیشە بۆ نمونە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بفەوتێ وتە ڕەنگە 2 بۆ 3 موچەش بفەوتێ یعنی ئێمە ئەگەر بەم هەنگاوە بڕۆین ئێوە پیاوی حسابین یعنی دەگوتێت لە 25 12 ئیتر تا ئەمە چۆن ئەم پارەیە وەرەگری موازنەی 2026 دێ طبعا عێراقیش موازنەی نابێت چکەکەی تا بژاردن و پێکەنانی حکومەت عێراق موازنەی نابێت چییە بێ بە موازنەی 12 هەیە 1/12 اینجا دیسان ئەو پارەیە کە تەخسیس کراوە 1/12 دیسانەکەوین و هەمان کێشە باش دیسان هەرێم پابند نابێ دیسان عێراق پارە نانێرێ دیسان قوربانیەکە کێ خەڵکە بۆیە چارەسەر ئەوەیە هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیرێک لەو میلەتە بکەنەوە ویژدانیان بزوڵە گوناحە موەزەفێک
80 ڕۆژ 90 ڕۆژ موچەوە نەگرێت تەنها داهاتەکەشی ئەوەیە کاک سامان 1,255,000 کەس لێرە موچەخۆرە بە شێوەیەک لە شێوەکان ئەم ملیۆنە زەربی معدەلیکە کە ژن و پیاوێک و مناڵێکیان هەبێ ینی 3,750,000 چاوەڕێ و موچەن لە هەرێم 3,750,000 چاوەڕێی موچەن ئەی ئەم موچەیە کە دێتە ناو بازارەکە ئەبێتە 6 ملیۆن چاوەڕێ جەناب بچوویتە بازار زۆر خراپە بەڵێ تەسەور ئەەکەی فەرمانبەر هەیە لەوە پێش یعنی نانی نانەواکەی کردووە بە نیوە هیچ پارەی پێێنێ ینی لەکوێ بێنێ کەس قەرزی ناداتێ کاک سامان چکە پارە نییە لە تەداولە بۆیە هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ یەک جاریش بێ بۆیە وجدانیان بزوڵ ئەی باشە خۆڕاگەیان حیزبیەکان و بەرپرسان ئەمەکەن بە ئەوە هادیانی بەڕاستی ئەمە حەقێکی شەرعی موچەخۆرە پێویستە کاتۆ بیکەی بە جەژنانە و بە منەت و ئەوە گەیشت و ئەسڵان هەواڵی خۆش و ئەسڵان ئەمەم لێوەرگرە هین بواە مقابلە بۆە بکردایەتە تایتڵ لەسەر ئەم پێنەدانی سێمانگ موچەیە ئەبێ بەرپرسانی هەرێم لە قەفەسی دادگا بن نەک سکاڵا یاسایی لەسەر من تۆمات وڵایە مەسەر یا سکاڵاگەی تۆ چی بەسەرها بۆچی یانی خۆی قسەکە لەسەرەوەی ینی ئێوە ئەم جۆرە قسانە ئەکەن سکاڵاتان لەسرە جوڵێنین یا باسی درۆنەکەیت و ئەمنی قومی تێکەی بەڕاستی ئێسکاڵاکە لەسەر ئەمنی قومی نییە بۆ معلوماتی بەڕێز لەسەر چییە؟ وڵی لەسەر 4 سکاڵایە یەک لەیەک خۆشترن ئێستا ئەلانی ناکەم بۆ ئەوەی داوای ئەوەم کردووە کە سکاڵاکەم گوێزێتەوە بۆ سلێمانی بۆ ئەوەی بچمە بەردەم دادگا لەوێ بە دادگای بڵێم دادگا ئەم سکاڵانە جەنابی دادوەر ئەم 4 سکاڵا لەسەر من هەن خوا مبینی حەقە یەکەمیان ئەسڵ ئەساسی نییە بەڵام سیانەکەی تریان جەنابی دادوەر من ئەم سیانە وتووە و سوورم لەسەری فەرم و بڕیار بدە ئەگەر شایستەی عدامم ئالو ناوەڕاستی بازارە لە لای هەیکەلەکەی مەلیک مەحموود ئەعدام کە نەگەڕوسە ئەگەر دادوەرەکەم قەناعەتی بە قسەکانی من نەبوو لە پێچ و ناکرێت لە ناو دادگاکا بڵێ ئەگەر نەیود وەڵی ئەحمەی حاجڕژی منیش متفقم لەسەر و سێشتەی وتوتە ئەو وەختە خەڵک با بڵێ ئەی بۆچی ینی متمانەت بە دادگای هەولێر نییە بۆ داواکەی بوو گازێت بۆ سلێمان دادگای هەولێر قەزیەکە کە سەیری سکاڵاکەم کرد هەر لە بیدایەت زانیم قەزەیەکی سیاسیە کە ئەوانە تەسەورەکەی چێنە و کە سکاڵا کارەکان داواکاری گشتی ئەزانی حاکمەکە نامەیەکی نردۆتۆ بە داواکاری گشتی ئەڵێ و بەڵگانە زایفن بەڵگەی بە هێزمان بۆ بنێرن کەوەی هەرو جوز ئەڵم لەبەرەوەی حاکمەکەش قەناعەتی نییە بە بەڵگەکان کە لە پەیجی سێبەر و هەندێکیان هێناوە بەتابەتی تۆمە یەکەم باشە ینی قەزێکە تەنها ئەوە بوو ئەو برادرانی هەولێر عرقلەیەک دروستکەن بۆی من کە کاندید بووم چۆن ئەم قەزەیە یەکسەر کردویانە بە ئەمری قەبز ئەمر قەبزەکە یەک مانگ شاراوەتەوە من نەوەرەقەم بە دەستگەیشتۆنە ئەمری قەبزم بە دوای ئەو سکاڵایە لە 4 شەشایە من یەکی حەوت زانیومە لە ڕێگەی عەلام و ئەویش کەناڵێک لە کەناڵەکان نازانم قوبوڵەتی ناوی بەرمیانە نازانم لە یەکی حەوت پەیوەندیەکیان پێوە کردموتی ئەزانی ئەمری قەبز لەسەر دەرچووە کە لەو کاتا مناقەشەی ئەو مەسەلەی درۆنانە وتم خێرا وتی هی خێران نییە وتی لە 4 شەش سکاڵاکە لەسەرە ئێوتی 4 شەش پەیوەندیم کرد ئەمەش بۆ نوکتە تۆ حەز لەو شتانەیە پەیوەندیم کرد بە محامیەکەمەوە کە برای بەڕێزم خۆشبەختانە با ناوی نەهێنم لەگەڵ ڕێز و سپاسم بۆی وتی کاکەم من خۆبەخشانە ئەو سکاڵایە گرمە ئەستۆ وتم سکاڵاکە وتی چوم سێرم کردووە هی 4 شەشە هی مانگی 5 25 وتی بزانن لە 25 چی وتووە دەربارەی دەسەڵات وتم جا کاک فلان کەس من چیم نەوتووە حیز نەماوە بەم دەسەڵاتەی نەڵێم کاک سامان سوورم لەسەریشیان ئەو قسانەش ئەڵێمەوە و دووبارەی ئەەکەمەوە و سەدبارەی ئەەکەمەوە کە ئەمانە گەندەڵن فاسدن لە خەمی میلەتانین کوردایەتی وەکو بزنس بەکارێنن ئەم جارەکانی هەرێمیان کردوتە ڕەهینە بەدەست ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتەوە نەود هەڕاز فرۆشەکەن مافی مرۆڤ پێشێلەکەن یعنی چی ئەڵەی وتومە دەربارەی ئەم دەسەڵاتە چی نەوتراوە ئەیڵێم
کاگاریاسی میوانم بوو تێرەشەو وتی ئەگە کۆمەڵ پێی وایە جەحیمە هەولێر دیموکراسی تیانێوانە بۆچی کۆنگرە لەوەیەکە ینی خۆ منطقە پرسیارشکەین ینی ئەو پێتان وایە جۆرێک لە دیکتاتۆریتیایە جۆرێک لە من ناتق ڕسمی کۆمەڵ نیم بەس من ئەحمەی حاجی ڕەشی ئەمری قەبزم هەیە لە هەولێر و لە ناو لیستی ڕەشە لەسەر کۆمەڵێشت دڵنیا بە ئاری هەرسی نەگە دانیشم لەگەڵی ئاڵێ ئەوانە بەڵگەنین ئەی باشە ئەوەیە اینجا ئەوە بەس کۆمەڵ نییە بۆ یەکێتی ناڵێ هەولێر جەحیمە بۆ هەولێر ناڵێ سلێمانی ئیرهابی فکری لێ بۆ قسەی ئەوان بیکەن عیبی نییە ئەو گوکو حیزبە و پۆسیۆنەکە هەر حیزبە و پۆسیۆنەکە نەخێر بەڕەسمی هەولێر نیان و دێمە قەناعەتمان بە دادگای سلێمانی نییە ئیتر بۆ من بیڵێم خراپە بۆ من بیڵێم عیبێ ئەمام ئەم ململانێ سیاسیە اینجا ئەم ململانە سیاسیە بۆ یەنی ئەیکەیتە قەزیەک کە کەسێک ڕایەکی ئازادی وت ئەمە کاریگەری لەسەر خۆکاندیدبوونی تۆ بێت تا ئێستا نازانم ناوەکان دەرچوون یانە چکە نەبووەتە حکم اینجا کاک سامان من منەتم بە کاندیدبوون هەیە بێ منەت بن لەوەی هەر لە ئێسەوە نێڵن کاندید بم بێ منەت بن لەوەی بەیانی تەسفێم بکەم بەڵام هەر ئەو قسە ناکەم بێ منەت بن دەسەڵاتدارانی هەرێم بەیانی تەسفێم بکەن تەسفێ جەسەدیڵێم بێ منەت بن بێ منەت بن بێ منەت بن بەس ئەو قسانە هەر ئەەکەم باش ئەزانم ێستا حیزبەکەم ئەو قسەی پێ ناخۆشە کە سوکارمە قسەیان پێ ناخۆشە بەس کە من کاک سامانیان لەوەتی هەم لە سەردەمی بەعسا فەسڵ کراوم لە جامیعە لەسەر قسە لەسەر سراع کابراوتی دەربەدەر کراوم کیمیاوی پیاکرا ئێستا دەسەڵاتی کوردی بێدەنگ بم زۆر باشە با من شتێک بەبییر جەنابەت بێنمەوە ینی ئێوەمانان وەکوتمە گروپەکە کە نەوت ڕادستی بەغدا بکەن و موچە داتی نانەوتی ڕادستکەن و بۆی موچە بێ ناویانە ناچی کۆمەڵێک ناوناوتۆ من حەز ناکەم جارسیغە و ئەمانە بزەبت ئێساگە پارتیوەکێتی خۆیان ئەمەیان کردو ئەمانە خەڵک بەمان بڵێت چی ینی من ئەمەمەوێ من کابراایەکی دانی پارتی وێکێتی خۆیان ئێستا ئەم کاریان کڕۆکە ئێوە داوات چەند ساڵە ئەمان هەر کوردایەتیان کرد بە بیزنس کوردایەتیان ناشرین کرد ناوی پێشمەرگیان ناشرین کرد ناوی نیشتمانیان ناشرین کرد ناوی عەلەمیان ناشرین کرد ناوی با بڵێن پەرلەمانیان ناشرین کرد پەرلەمان دەبابەی باسییان هێنایە سەری کاکسامە اینجا من پیاوێکم کۆمەڵێک ئەتیبارات هەیە نایڵێت تۆ خۆ دەزانێ خانەوادەی من خانەوادەیەکە بەکەڵکیەوە نایە هەندێ مستەڵەحات حیزبەکەم حیزبێکی ئیسلامیە ناکرێ هەنێ مستەڵەحات بەکار خۆشم کابراایەکم ڕێشێکی سپیم هەیە ناکرێ ئەگینا پێمەوتن ئەوان چین بەس دەمم بەسراوە بە بۆنەی ئەو ئیلتیزاماتە کۆمەڵایەتی دینیە زۆر باشە زۆر جار قسە لەسەرەوە کرێ بۆ نمونە ئەم ئیلتیزاماتەی بۆ نمونە کە ئەوترێ بکرێ هەرێم بیکات بەرامبەر بە بەغدا ئەوش موچە ئەنێرێ بەڵام جاریوە ئەوش ناینێرێ ئاوا کێشەی بۆ دروستەکە چۆن لەکوێ ینی لەوای کە ئێساشەوە هەر سوورن لەسەوەی کاڵێن ئەگەر نەوت ڕادست بکرێ بۆ نمونە داهات ئەمە هەرێم نایکە پابند نییە بۆیە ئەو نایە ئێمە ینی لە حاڵەتێکە تۆ توانی ئەو قسەی سۆرانگەی وتی ئەگە با ئەمە بکە ئەگەر نێک ئەومان چەکەڵ ئەگرین و ڕوبەڕووی بەغابینە واللهی مەسئلەی چەک نامە بستم لە شکڵ مەسئلەی چەک کاکسۆرانی فەقیر چەکی هەڵنەگرت بوو بە تێرۆر و ئێرهابووی و هەزار کەیسیان لەسەر دروست کەسن مەسئلەی چەک حەل نییە کاکسامان ئەگەر حەل وایە ینی ئێوە یەقینتان هەیە فعلەن عێراقیش با یەقینمان نەبێ کاک سامان بابیکەن من لە 2015 وەڵێم شەڕی ئێمە لە بەغدا شەڕی دەستور و قانونە وەرن با تیمێکی پرۆفشنال بەس نەک تۆ نەفرێکم بۆ ئەنێری بۆ پەرلەمان تێناگا لە قانون تێناگا لە عەرەبی تێناگا لە عەدەد تێناگا لە واقع تێناگا ئەو قەناعەتی وایە بەغا بەقەرەت الحەلوو بۆ ئەم بیدۆشێ بەغا لە تۆ شارەزاتری زۆرە لە تۆ ئەکادیمیتری زۆرە دەسەڵاتی لە تۆ زۆرترە وڵات بیداەتی پەسەندکردنیە و بودجە 3 ساڵیە خواڵ ناگرێت کاک فازیل نەبی وتی بۆمبی زۆرتی هەیە
بۆمبەکان هەمووی تەقیەوە بە کوردە کاکەگیان مەسلەی بۆ ئەوانەی کە لێ بۆ سەردەمی کاکفازل بۆمبی کەمی تیا بوو ئەگەر ئەمان مەسئولەی کاکفازل بۆ دیفاعلە لە سەردەمی کاکفازل ئەنفاقی فعلی دروست بوو بۆ معلومات بەڵام من شتێکی وام نەماوە تەمەن کاکفازل یەکێکە لەو کەسە خوێنەوارانەی کە دکتۆرای لە محاسبە بوو تێگەیشت لەو مەسلەیە ئەخرەس ناکەی زۆر جار ئەمە لە دەسەڵاتی پەرلەمانتاریشایە ینی سێرەکە ئیتیفاقی سیاسی پەرلەمان ئەزانی کەی ئەو شتە بینێ ئەمان کە ئیتیفاقی سیاسیانە کرد نەئەهاتن ئیتیفاقە سیاسیەکە بە نەسب بخەنە ناو موازنەوە ئیتیفاقە سیاسیەکەیانە کردووە هاتنەوە بۆ هەرێم پەرلەمانتاریش ئاگای لێ نەبوو جوندی جاران جمعە و خەمیسی لێ هاو بە پەلە ڕایە کردو بۆ ماڵ ئەمان بە پەلە ئیتیفاقیەکانە کردو ڕایانە کردو بۆ هەرێم بۆ ناو کۆشک و تەلارەکانیان اینجا ئیتفاقیانە بە یەکێک لەو برادرانەی کە وەزیر بوو لەوێژ ئەوان کە دانیشتن لە ناو مەشروعی قانونا هەرێم هیچ بەشدارێکی نەداتەوە بەیانات نەوەفدی ئەنار مناقەشە بکەن نە قەزەیەکی ئەوانە هەر جوابی فازل نەبییان نەدایەوە کاک سامان جوابی فازل نەبی فەرموو کاک فازل نەبی با بڵێت کە کتابی کردو بۆ هەرێم جوابیان داوەتەوە سەردەمی وشا جوابیان نەداوە حسابیان بۆ علاق نەکرایان نوێمە لە سەردەمی داعشەوتیان ئێمە دراوسەی دەوڵەتێکی تازەین اینجا جوابی فازل نەبی و غیر فازل نەبییان نەدایەوە کاتووە موازنە ئەهاتە بەردەست پەرلەمانتار پەرلەمانتار سەلاحیەتێکی کاک مناقەلە لەگەڵ هین تەخفیز مجمل المەبالغ مجمل مەبالغ یعنی تەخوارەوە چیمانە کرد ئێمە ئەهاتین لە مناقەلە هەندێک پارەمان دانا بۆ پارێزگاکان مەسەن تا من لەوێ بووم ئەو حەوت ساڵە ناوی هەڕەبجە بە پارێزگا هاتووە لە موازنە بڕۆ بگەڕێرەوە بۆ سەی زۆر ساڵانە پارەمان لە زاخۆوە دابین کردووە بۆ شۆڕش و سمود و ئەوانە بە لۆبی ناو لیژنە دەستخۆش چیمان بۆکەی ئەوەت بۆکەن شیعەمانەوت کاکە چ تەڵەبێکە هەیە ئەو ئەوە ئەمان و ئەومان هەیە سنە چیت هەیە ئەمان و ئەومانە مفاوەزات ئیشی ئێمە لە بەغدا بریتە لە مناقەشەی قانون بەڵام خەڵکی قانونی خەڵکی مالی بیکە دەستخۆش زۆر سپاس بۆ کاک ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق کە لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو سەر بینێری بەرنامەکەم بەخواتان سپێرم خواتان بێت